چاوشانێک بەسەر یاسای نوێی فەشل و شکەستخواردووی نوێی حیجاب و ئیفافدا. ڕۆژنامەکانی ئەمڕۆ سێشەممە 30 خەزەڵوەر هاوتەریب لەگەڵ جێبەجێکردنی یاسای دژە خەڵکی حیجاب و ئیفاف کە ماوەیەک لەوە پێش لە مەجلیسی ئیسلامی پەسەند کراوە، باسییان لە دروستکردنی تۆنێلی ئینسانی لە دەروازەکانی چوونە ژوورەوەی مێترۆکان بۆ ناچارکردنی ژنان بە ڕەچاوکردنی حیجاب کرد. بەپێی ئەم تەرحە تۆنەلێک لە پۆلیسە چەکدارەکانی ژن و پیاو کە سەیر و سەمرە ئەوەیە ئەم جاریان ناوی هدایەتگەریشیان لەسەرداناون پێک دەێنن بۆ ئەوەی ژنان ناچار بن لە کاتی چوونە ژوورەوە یان هاتنە دەرەوە لە مترۆکان بەناو ئەو تونلەدا تێپەڕ. لەم پرۆژە یاسایەدا بۆ ئەو ژن و پیاوانش کە خۆبەخشانە و بە حکمی ئاتەش بە اختیار یەخەی ژنانی بێحیجاب دەگرن یان راپۆرتی ئەو شوێنە کار و کاسبیانەی کە حیجابی تەواویان تێدا ڕەچاو ناکرێت بە هێزە ئینتزامیەکان ڕادەگەێنن پاداشتی نەغدی لە بەرچاو گیراوە. خاڵی جێگەی سەرنج لەو یاسایەدا ئەو ئەرکانەیە کە لە دوا بڕگەکانی ئەم یاسایەدا سەبارەت بە جێبەجێکردنی بە وەزارەتی ئیتلاعات و ئیتلاعاتی سوپای پاسداران سپێردراوە. بوونی ئەم بڕگانە لەو یاسا پەسەندکراوەدا زۆر بەڕوونی بەو مانایەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی بەکردەوە دان بەوە دادەنێت کە سەپاندنی حیجابی زۆرم لێ بە پاراستنی بوونی خۆیەوە گرێداوە. ڕۆژنامەکانی شەرق و ئێعتماد لە ژمارەی ئەمڕۆدا لەم بابەتەوە نووسیویانە ئەم یاسایە نەک هەر جێبەجێ ناکرێت بەڵکو نەفرەت و بێزاری گشتی زیاتر دەکات. ئێستا پرسیاری گرنگ ئەوەیە کە بۆچی ڕژیمی ئیسلامی بۆ ئەوەی خۆی لە خنکان ڕزگار بکات پەنا بۆ تەختەشکاوێکی لەم چەشنە دەبات. ئەم گەڵاڵەیە کە تا ئێستا چەندین جار لە نێوان مەجلیسی ئیسلامی و شۆڕای نیگەهباندا دەستا و دەستی پێکراوە بە خانەوادە مێحوەر پێناسەکراوە. بۆ حکوومەتێکی کە بەپێی پێناسەکەی نیزامێکی ئیسلامیە لە هیچ بوارێکدا هیچ شتێکی پێنەماوە بۆ ئەوەی کە بە پشتبەستن پێی ئیسلامی بوونی خۆی بەسەر کۆمەلگادا بسەپێنێت. بەرپرسانی ڕژیم هیواخوازن لە بارودۆخێکدا کە نەفرەت و بێزاری لە سەرانسەری ئەم کۆمەلگایدا بەرامبەریان شەپۆل دەدات بە پرۆپاگەندەی ئەوەی کە گۆیە بێحیجابی چوارچێوە و بنیاتی بنەماڵی خستۆتە مەترسیەوە لە ناو کەمینەیەک لە کۆنەپەرستان و پیا و سالاناندا جێگە و پێگەیەک بۆ خۆیان دەستەبەر بکەن و بە نمایشکردنی دەسەڵات و هێزی خۆیان لەم چوارچێوەیەدا لەلایەکەوە حزور و ئیسلامی بوونی خۆیان بە کۆمەلگا نیشان بدەن و لەلایەکی ترەوە کۆمەلگەی ڕاپەڕی و ناڕازی چاوترسێن و سەرکوت بکەن. ئەڵبەتە داڕێژەرانی ئەم استراتیژە بۆمانەوە لە بیریان نەچۆتەوە کە لە ماوەی 1 ساڵ لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا ژنان و کچانی ئازادی خوازی ئێران چەندە بوێرانە و فیداکارانە حیجابی زۆرم لە ئیسلامیان ئاگر تێبەردا و خۆیان لەژێر باری ئەو سوکایەتی و شەرمەزاریە مێژوویە ڕزگار کرد و ناو ناوبانگی ڕاپەڕینەکەیان بە جیهان ناساند. بەڵام واقعیەت ئەوەیە کە هیچ ڕێگایەکی تریان بۆ نەماوەتەوە و وەک ڕژیمێکی ئیسلامی گەیشتوونەتە بنبەست و هیچیان لە هەکبەدا نەماوە. دوای ئەو ڕۆڵە پێشەنگایەتیەی کە ژنانی لاو لەسەر شەقام و لە ڕوبەڕووبوونەوەی بوێرانە لەگەڵ بەکرێگیراوانی حکوومەت لە بزوتنەوەی شۆڕشتێرانەی ژینادا لە خۆیان نیشاندا، ئێستا ئەم ڕۆڵە لە شێوازی نافەرمانی مەدەنیدا دەگێڕن. ئەم بوارە ئێستا بۆتە یەکێک لە مەیدانە سەرەکیەکانی سەرکوتی کۆماری ئیسلامی لە دژی سەرجەم کۆمەڵانی خەڵکی ئێران. ڕژیم دەزانێت کە بە هەر ڕادەیەک پاشەکشە لە بواری سەپاندنی تەواوی حیجابی ناچاری بەسەر ژناندا ئەو تاکە کۆڵەکەی ئیدۆلۆژیەشی دەڕوخێت. هەر بۆیە بەرپرسانی حکوومەتی ئیسلامی لە سەپاندنی جلوبەرگی ئیسلامی بەسەر ژنان و تەنانەت پیاوانیشدا وەک ئامرازێکی سەرەکی بۆ سەپاندنی دەسەڵاتی سەرەڕۆ دژە ئینسانی خۆیان کەڵک وەردەگرن. واقعیەت ئەوەیە کە خەبات و تێکۆشانی ژنان کۆماری ئیسلامی تووشی داماوی و سەر لە شێواوی کردووە. ئەگەر لە سەرەتای ڕاپەڕینی ژینادا کچانی لاو پێشەنگی خەباتێکی خوێناوی بوون،
ئێستایی تر دایکان و دایە پیرە و ملیێنان ژنی دژە حیجابیش هاتوونەتە ڕیزی کچەکانیانەوە. ئەگەر بەرپرسانی ڕژیمی ئیسلامی پێیان وابوو کە بە ژەهراویکردنی کچان لە قوتابخانەکان دەتوانن بەسەر ڕاپەڕینی ژناندا زاڵ بن، ئێستایی تر لەگەڵ ملیێنان ژنی خاوەن ئەزمون کە لە ماوەی چەندەهەی ڕابردوودا هەموو ڕێوشوێن و سیاسەت و یاسا و ڕێسا دژەژنەکانی ڕژیمیان لەگەڵ شکست بەرەو ڕوو کردوتەوە چی دەکەن؟ ئێستایی تر وێری و قارەمانێتی ژنان بۆتە دیاردەیەکی کۆمەڵایەتی. ژنانی ئازا و تێکۆشەر شان بەشانی کرێکاران و زەحمەتکێشانی پێشڕە و پێشەنگی خەبات لە پێناو ڕووخاندنی حکوومەتی ئیسلامی و دامەزراندنی کۆمەڵگایەکی ئینسانی و ئازادی دواڕۆژە.